وخوای گەورە دەفەرمێ وەیەعفو عەنی السەیئات، یعنی تۆ دەگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار، گوناه و تاوانت هەیە، تۆبەت کردووە گەڕایتەوە بەلای خوای پەروەردگار، خوای گەورە تۆبەکەت لێ قبوڵەکە. ئەمە یەک. دووەم وەیەعفو عەنی السەیئات، لە تاوانەکانیشت خۆش دەبێت. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم التائب من الذنب كمن لا ذنب له، ئەو کەسەی کە گوناه و تاوان دەکات پاشان تۆبە دەکات و دەگەڕێتەوە بەلای خوا، وەکو وایە گوناه و تاوانەکەی هەر نەکرد بێ. یعنی هەر کاتێک تۆ گەڕایتەوە بەلای خوا، بەڕاستی گەڕایتەوە بەلای خوای گەورە، هەر تاوانێکت کردبوو مادەم حەقی بینی خۆت و خوای گەورە بێ، کە گەڕایتەوە بەلای خوای پەروەردگار، خوای گەورە لێت خۆشە بێ، ئەو تۆبەکردنە گوناهاکەت سفر دەکاتەوە، دەیسڕێتەوە وەکو وەی کە گوناهاکەت هەر نەکرد بێ. بۆی ئینسانی تۆبەکار هەر کاتێک کە تۆبە دەکات گوناهاکەی خوای گەورە دەیسڕێتەوە، نە لە دنیا و نە لە قیامەت گوناهاکەی لەسەری نامێنێت. بۆی ئەو دەرگایە لەسەر خۆت دامەخە، بەردەوام تۆبە بکە، چونکە بەردەوام خوای گەورە لە بەندەکانی خۆش دەبێ مادام داوای لێ خۆشبوون بکەن. لە حەدیثێکی صحیح تەرغیبدا هاتووە، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئیبلیس وتی خوایە سوێن بە گەورەی و دەسەڵاتی تۆ. ئیبلیس قەت بڕسی قورئان کە بەس تەنها سوێنی بەخوا خواردووە، بەڵام بە خەڵکی دەڵێ سوێن بە غەیری خوا بخۆن، بەڵام خۆی تەنها سوێن بەخوا دەخوات. دەڵێت وعیزەتیکە، سوێن بە گەورەی و دەسەڵاتی تۆ خوایەکە، بەندەکانی تۆ عەبدەکانی تۆ بە جنۆکە و بە ئادەمی زادەوە، هەتا ڕۆح لەناو لاشەیانە بێ گومڕایان دەکەم. هەڕەشەی ئەوەی لە ئێمە کردووە، سوێن بە گەورەی تۆ خوایە گیان، هەتا ڕۆح لە لاشەیانە بێ وازیان لێ ناهێنم، بەردەوام گومڕایان دەکەم، بەردەوام لە ڕێگای تۆ دەریان دەکەم. خوای گەورەش فەرمی سوێن بە گەورەی و دەسەڵاتی خۆم. ئەی ئیبلیس، ئەی ئەو ئیبلیسێک کە لە ڕەحمی من بێبەش بوویتە، سوێن بە گەورەی و دەسەڵاتی خۆم، هەرچەنی ئەوان داوای لێ خۆشبوون بکەن ملیان خۆش دەبم، هەرچەنێ بڵێن خوای لێمان خۆش بە ملیان خۆش دەبم. ئەو وعدی خوای، خوا وعدی داوە سوێنی بە گەورەی و دەسەڵاتی خۆی خواردووە. بۆیە خوای گەورە لە گوناهەکانت خۆشە بێ و تەوبەت قبول ئەکات. ئەگەر تۆ بەڕاستی بگەڕێیتەوە بەلای خوای گەورە، ئێستا تۆ گەڕایتەوە بەلای خوا، الحەمدولله، يدخل من يشاء في رحمته، خوای گەورە هەر کەسێکی بێ و دەیخاتە ژێر ڕەحمەتی خۆیەوە، سپاسی خوا بکە، ئەوە ڕەحمی خوایە کە ئێمە ئێستا لە مزگەوتین. الحەمدولله، ئێمە هەمومان قەرزاری ناز و نیعمەتەکانی خوای گەورەین، هەمومان قەرزاری پێغەمبەری خوایین صلی الله عليه وسلم کە ڕێگای خوای پێمان ناسان، ئێمە هەمومان قەرزاری خۆشەویستی خوایین صلی الله عليه وسلم. ئەگەر ڕەحمی خوا پاشان دعوەی ئەو بانگەوازی ئەو نەبووایە، ئێستا ئێمە لە مزگەوتان نوێژمان نەدەکرد. ئەو ڕەحمی خوایە کە ئێمە الحەمدە لە مزگەوتین ئێستا. خوا لێمان خۆش دەبێ ئەگەر بگەڕێینەوە هەر کاتێک بۆ لای خوا. بۆیە ئەو دەرگایە لەسەر خۆ دامەخە، خوا بەردەوام لێتە خۆشە بۆیە تۆش بەردەوام بڵێ خوایە لێم خۆش بە. ئەستەغفیرالله، خوای داوای لێ خۆشبوون لە تۆ دەکەم.